کرێکارانی نەوت و پێویستی بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕشیێرانەی ژینە. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوت ڕۆژی هەینی یەکی پوشپڕ ڕایگەیاند کە زیاتر لە 3000 کرێکار و کارمەند لە 30 شرکەت کە ڕستەکانی کاریان ڕادەستکردەوە و مانیان کرد. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوت و شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی نافەرمی نەوتی ئەرکانی سالس هەردووکیان لەسەر بنەمای ئامادەکاریەکانی ئێستای ئەو شرکەتانە داوای مانگرتنێکی گەورەیان کرد بۆ ئەوەی بتوانن ئاسانتر داواکاریەکانیان دەستەبەر بکەن. زیادکردنی حەقدەستەکان و 14 ڕۆژ کارکردن و 14 ڕۆژ پشوو لە زومرەی داواکاریە سەرەکیەکانی کرێکارانی نەوت. کرێکارانی پرۆژەیی گرێبەستی نەوت خوازیاری نەهێشتنی پەیمانکاران و حەقدەستی یەکسان لە بەرامبەر کاری یەکساندا. ئەوە خواستێکی سەرتاسەریە لە پیشەسازی نەوتدا. گەرمای تاقەت پڕۆکێنی هاوین دەستی پێکردووە و بارودۆخی کارکردنی زۆر دژوار کردووە. لە ئاوا هەلوو مەرجێکدا باشترکردنی بارودۆخی کار، دۆخی ژوورەکانی خەوتن و خواردنگەکانیش بەشێکی دیکەن لە داواکاریە گرنگەکانی کرێکاران. هەڵسوڕاوانی ڕادیکاڵی کرێکاری ئەم خولە نوێی مانگرتن و دەست لە کارکێشانەوەکانیان بە سێهەمین کەمپەینی 14 ناوبردووە و بیریان هێنایەوە کە مانگرتنەکانی ئەم دواییە لە ئاکامی شکستی پیلانگێڕی و کارشکێنی دەست و پەیوەندیەکانی شرکەت و سپادا بەدەست هاتوو. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی نافەرمی نەوت ئەرکان سالس لەسەر نەهێشتنی بە تەواوەتی پەیمانکاران جەختیان کردەوە و چەند داواکاریەکی دیکەشیان هێناوەتە گۆڕێ لەوانە جێبەجێکردنی بە تەواوەتی قۆناغی دووهەمی تەرحی تەبەقەبەندی پیشەکان، پێدانی بەبێ جیاوازی کارتی بانکی و بەهرەمەندبوون لە هاریکاری و ئاسانکاریە بانکیەکان وەک باقی بەشەکانی دیکەی نەوت. هەڵسوڕاوانی کرێکاری ئەو لە کەسانی تێکدەر و گیرەخۆری ناوڕیزەکانی خۆیان و پشتیوانیەکانیان نووسیوانەکە بە بەرهەمهێنان و قازانجی ئەو دەستگا گەندەڵ و مافیایی کە بە تاڵانکردنی نەوت جگە لە هەڵاواردن و نەهامەتی گشتی هیچ حاصلێکی دیکەیان بۆ کرێکاران و خەڵکی ستەم لێکراو نییە پابەند نابن. ئەو هەڵسوڕاوانە هەروەها بەڵێنی بەشێک لە کاندیدەکانی سەر و کۆماریان سەبارەت بە نەهێشتنی شرکەتە پەیمانکاریەکانی ناو شرکەتی نەوت بە ئیدعایەکی پوچ و بێبنەما و وادەی سەرخەرماندا دێن. ئەوان بە بەبیرهێنانەوەی پەیوەندی نێوان پەیمانکاران و خاوەنانی دەسەڵات جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە بەدەستهێنانی ئەم داواکاریانە تەنیا لە ڕێگەی خەباتێکی یەکگرتوانە و شێرگیری خودی کرێکارانەوە مسەڵگە دەبێت. خولی نوێی مانگرتنەکان کە پۆتانسیێلی پەرەسەندنی زۆری لە ناو کرێکارانی نەوتدا هەیە لە قۆناغێکدا دەستی پێکردووە کە 6 بەربژێرە دیاریکراوەکەی شۆڕای نیگهبان کۆمەڵێک بەڵێنی بێبنەمایان داوە سەبارەت بە بەرزکردنەوەی حەقدەستەکان. هەندێکیان لەوەش واوەتر چوون و بەڵێنیان داوە کە پەیمانکارەکان نەهێن. ئەمانە ئەو پەیمانکارانن کە قەرارگای خاتمول ئەنبیا لە سەردەمی سەر و کۆماری ئەحمەد نژاددا هەوڵیدا هەڵیان بۆشێنێتەوە و بۆ خۆی جێگەی بگرێتەوە. بەڵام لەو کاتەدا ئەو مافیایە خاوەنی دەسەڵات و جێگە و پێگەیەکی هێندە بەهێز بوو کە هەوڵەکانی کابینە پۆپولیستیە دەستی ڕاستیەکەی ناوبراویان لەگەڵ شکست بەرەوڕوو کردەوە. هەروە پێویستە ئاماژە بۆ بکرێت کە داواکاری نێشتنی پەیمانکارە کە لەلایەن کرێکارانەوە هاتۆتە ئاراوە لە بنەڕەتدا لەگەڵ داواکاری سپا جیاوازە. کرێکاران دەیانەوێت بە دوورخستنەوەی پەیمانکاران هەم ئەو حەقدەستەی کە لەلایەن ئەو مشەخۆرانەوە تاڵان کراوە وەربگرنەوە و هەم بە بەستنی گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ خودی شرکەتی نەوت لەو ئەمنیەتە کاریەی کە لێیان زەوت کراوە بەهرەمەند. ئەوان نایەنەوێت کۆمەڵێک لاشخۆر لابن و تاقمێک دزی چەکدار لە جێگەیاندا بنێن. کرێکارانی پەیمانی مانگرتووی شرکەتی نەوت لە 2 قۆناغی پێشووتری کەمپەینی 14 کۆمەڵێک دەستکەوتیان لە بواری باشتربوونی حەقدەستەکان و بارودۆخی ژیانیان لە کەمپەکاندا بەدەستهێنا، بەڵام زۆربەی پەیمانکاران پاشگەڕانەوەی کرێکاران بۆ سەرکارەکانیان لە بەڵێنەکانیان پاشکەس بوونەوە. بێگومان کرێکارانی پەیمانی لەم دەورێدا هەوڵ دەدەن
ناچار نەبن بە کەمترین دەستکەوت و تەنانەت سەرڕای پێشبینی ئەگەری فریوکاری خاوەنکارەکان بگەڕێنەوە سەرکارەکانیان. هەڵسوڕاوانی ناو ڕیزەکانی کرێکارانی پرۆژەیی و ئەرکان سالس دەزانن کە پێویستە لە پرۆسەی ڕاکێشانی باقی کرێکارانی پەیمانی دیکە بۆ ناو مانگرتنەکە یەکگرتووی نێوان ئەو بەشانە لەگەڵ کرێکارانی فەرمیش بەهێزتر بکرێت. ئەوان هەروەها دەبێت بەرژەوەندی کرێکارانی ڕۆژکار و بەشەکانی تری شرکەتەکانی نەوت و پێترۆشیمیش لەبەرچاو بگرن و زەمینە خۆش بکەن بۆ ڕاکێشانیان بۆ ناو ڕیزەکانی مانگرتووە. درێژەی ئەم خەباتە ئیمکانی ئەوە دەڕەخسێنێت کە کرێکارانی پێشڕەو بتوانن ڕێکخراوەکانی ئێستایان لە بەرامبەر بەکرێ گیراوانی ئەمنیەتی بەسیجی و سپا و بە تایبەتی لە خەبات دژ بە خەیانەتکارانی ناو ڕیزەکانی خۆیان بەهێزتر بکەن و لە باری چۆنایەتیەوە گەشەی بکەن. نەوت شادەماری ژیانی هەموو بەشەکانی کۆماری ئیسلامیان. مانگرتنی کرێکاران تەنیا بە ئاستەنگ دروستکردن لە بەردەم بەرهێنانی ئەم زێڕە ڕەشە دەتوانن شرکەتی نەوت ناچار بکەن لە بەرامبەر ویست و داواکاری کرێکاراندا بە شێوەیەکی جددی نەرمی بنوێنێ و سەرنجام تەسلیمی داواکاریەکانیان بێت. بەڵام زۆر گرنگە کە هەڵسوڕاوانی کرێکاری پیشەسازی نەوت بۆ گەیشتن بە ویست و داواکاریە سنفیەکانیان لە ڕێگەی دیفاعی هەمەلایەنەتر لە ژنانی ئازادی خواز و ئازادپۆش دادخوازان، خەباتکارانی دژبە سزای لە سێدارەدان، ئازادی زیندانیانی سیاسی، دیفاع لە ژینگە و هیتر، خەباتی جەماوەری کرێکاران بە ئاراستەی پەیوەندیەکی قوڵتر لەگەڵ بزوتنەوەی شۆڕش گێڕانەی ژینادا بەرەو پێش بن. ئەلبەتە خستنەڕووی ویست و داخوازی سیاسی و دیفاعی لێبڕاوانە لە بەشە زیندووەکانی شۆڕشی ژینە دەتوانێت کرێکاران لەگەڵ هێرشی توندی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بەرەڕوو بکاتەوە. بەڵام بە لاوازبوونی ڕژیم و هێزە سەرکوتگەرەکانی و هەروەها درێژەدان بە خەباتی کۆمەڵایەتی و سیاسی لە کۆمەلگا و لە ناو زیندانەکان و خەباتی ئێرانیانی ناڕازی لە دەرەوەی وڵات هاوکات لەگەڵ پشتیوانیکردنیان لە نەبەرد و ململانەی هێزە خەباتکارەکان لەگەڵ ڕژیم لەناوەوە توانایی سەرکوتگەرانیش کەم دەبێتەوە و تێک دەشکێت.